باشە پیاوەکە نەڕۆی ئەی چاوەڕێ سەنگەر نەکەین ئەی چ بوو نەهاتووتە تەلەفۆنێکی بۆ بکە باش دوێ دەکەم جواب نەداتەوە ڕاوەستە من بۆی دەکەم دلێ بکە دەخوان زۆر بەلاتوو جواب نەداتەوە ژنەکە هیچ نییە دڵە دڵمەدا هەندێک ئیشی لێتۆ ئێستا نازانم دەبێ شتێک نەبوو بێ هیچ نییە نا هیچ لە گۆڕی نییە ئێستا دێتەوە ئەوەندە قەلەقمە بەدانیش ناچ ئینشەڵا کەوا بێ باشە دەبێ ئەو ژنە ڕاست بکات ئەخر لە پێناو چی ئەمن فڕێ بدرێم یعنی داک و بابی من هێندە ساڵ من تاکۆ منی فڕێ بدەن ئێستا دەڕۆم لای باب و داکم پێیان دەڵێم لەو شت لە من دەشارنەوە ئێوە داک و بابی من نین نا دایۆفە و بابم سەیفەدین داک و بابی منن داک و بابی ڕاستەقینەی منن بەڵام ئاخر ئەو ژنە لێ وای گوت باشە پیرەژن تۆ لۆ مردی لۆ ئەو نهێنێت لۆ تاواو نەکردم دەچمە لای دایک و باوکم پێویستە ئەو نهێنێ ئاشکرا بکەم سەنگەر کوڕم لەکوێ بووی سەنگەر وەرە کوڕم وەرە وەرە جوابی تەلەفۆن نادی لە چێ بووی باشی بابا باش کوڕەکەم چ بۆ لەوە بخەمی سەنگەر لەکوێ بووی کوڕم لە چێ بووی دە قسەش بە قسە با تێ بگەین سەیفەدین کوڕەکەمان عاشق بووە پێم ئەمڕێ چییە هەتا بچین بۆ بتخوازین بابا عاشق بوویمە بەڵام عاشقی داک و بابی خۆم بوویمە کوڕم نەمێژە دەزانێ عشقی داک و بابی خۆتی عاشقی داک و بابی ڕاستەقینەی خۆمە ئەوە چ دەبێت دایک و بابی ڕاستەقینەی تو ئێمەی دەزانی ئەوڕۆ من لە چێ بووم قسەی بکە لە چێ بووی لە لای مامانێک بووم مامان چێە لە لای مامانێک بووم گوتیان ئەتوو بە ساوایی فڕێدرای کوڕم باوەڕ بۆ قسانە مەکە داک و باوک ڕاستەقینەت ئەماینە ئەما بابا ئەو مامانە لەوە خۆڕاوە دەڵێ با دەخوان وەبرێن هیچ دە گۆڕی نییە نەخێرە بە فڕێدرایمە کامەوە ماوەی گوتی بەس پێم بڵێ کوڕم باوەڕم بە هیچ نەمایە ئەنگۆ داک و بابی من نینە کوڕم ناونیشانی و مامانم دێ بام چ قسەی لەگە بکە ئەوڕۆ لەسەر مەرگ و مامانەکەم من کوڕم یعنی توستە باوەڕ بەمان ناکە کە ئەمە داوک و باوچێ توینە بابا ئەدی لۆ ئەو مامانەوەی گوت با وەبرێ هەچ دەرێن با برێ ئەمە کوڕی چێمە درۆی دەکەن درۆ کوڕی چێمە کوڕی ئێمە کوڕی ئەتوو واز لەو قسانە بینە واز لەو قسانی بێ کوڕی خۆ کوڕە بە تو جەرجێمای جەرجێما مامانەکەم مرد قسەشی تەواو نەکرد نەمزانیە من چێمە نەمزانیە من کوڕیش چێمە کوڕی ئێمە هەزار ساڵ پێت نارێم کوڕی من ئەتۆ کوڕی منی واز لە بابەتە بێنە هەستە بام چینە دەرێ ئاهەنگێکی خۆمان بجێڕی هەستە کوڕم واز لەو قسانە بابا شێت دەبم بابا شێت دەبم کوڕی من وا مەکە کوڕم واز لەو قسانە بینە کوڕە باوەڕ بە ما بکە چەند ساڵە لەگەڵ ئەمای دایی ئێستاش نازانی دەم بەشت بە کوڕی خۆم بابا دەزانم بەس ئەو مامانە چ پەیوەندێکی بە مندا هەیە لەبەر چووە دەڵێ واز لەوان بینە ئەوە ڕۆژ لەدای بوونتە بعد لە خۆمان بەردەوام خۆشکەین کوڕم
دوك صار بينا كره ماتوا كوري من وعد بيبدا بقبير له بابا تنكيوا او بابا تداخا وعد بدايك خود بتكايا دا بعد الثيرة دا كاتو داشي مني وش بالي منه كره استاج بابتنا انا كيف خوي بابا مبورا نافا سلف زوزو ديش لأنه توزك صراحتكم باش برو سلاحك باشا دوان انا كيد خوي